شاسوار عەبدولواحید گوێز لە گیرفانی خۆیدا دەژمێرێت لە چاڤیلاندەوە بڕیار دەدات و بە یاسا بێدەنگ دەکرێت. شاسوار عەبدولواحید دوای کڵاوی بابردوو کەوتووە و هەڕەشەی هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان دەکات. سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ گوێز لە گیرفانی خۆیدا دەژمێرێت. بێ ئاگا لەوەی دەستی لە بنی هەمبانەکە هاتۆتە دەرەوە، پەرلەمان کارایە و ناتوانێت بەو شێوەیەی دەیەوێت خزمەتی دەستی دەرەکی بکات و کێشە بۆ خەڵکی کوردستان دروست بکات. بەپێی یاسا لە دوای سوێند خواردنی ئەندامانی پەرلەمان هیچ هێزێکی کوردستان ناتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە. ئەندامانی پەرلەمان سوێندیان خوارد و پەرلەمان کاراکرایەوە. تەنیا ئەوە ماوەتەوە سەرۆک و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت و پەرلەمانی کوردستان دەست بەکارەکانی خۆی بکاتەوە. لە دوای 45 ڕۆژ لەو وادەی سەرۆکی هەرێم دیاری دەکات بۆ کۆبوونەوەی پەرلەمان. ئەگەر کۆبوونەوە نەکرا ئەوە پەرلەمان هەڵدەوەشایەوە، بەڵام کۆبوونەوە کرا و کاندیدە دەرچووەکان سوێندیان خوارد و پەرلەمانتارن. جارێکی دیکە شاسوار عەبدولواحید ویستی مزایدە بەسەر خەڵکی کوردستانەوە بکات، بەڵام بە دەقی یاسایی وەڵامی درایەوە. پێی وترا مزایدە بەسەر خەڵکی کوردستانەوە مەکە چونکە ناتوانیت پەرلەمان هەڵوەشێنیتەوە.